باوەریە ژنەکە کەنانی مارقۆس 7 عیسا گوێ دەرێرابوو چوو هەرەما سوورێ چوو مالێکێ و نەخست بۆ کەسێک بێ بزانێ لێ نکاری بوو بە شارتی بمینێ ئیجار ژنککێ گۆڕحێ نەپاک بکە چاوێ یا بچووکرە هەبوو گاوا لەسەر عیسا بهیست دجه دەهات و خۆ ئاوێت بەرلنگی وی ژنێک یەونانی بوو و بە عەسڵێ خۆژی فینیکیا سووریە بوو وێژ عیسا لاوا کرد گۆ جنژکە چاوێ دەرخێ عیسا ژێرە گوت بهێلە گۆ پێشی زارۆک تێر ببن چمکی نەڕاستە گۆ مرۆڤ نانێ زارۆکان بستینێ و باوێژی بەر کووچکان لێ ژنکێ گوت ئەرێ یا خودان لێ کووچکژی ji hûrikên zarokên ên bin sifrê dixwin wî ji jinekê re got ji ber vê gotina te tu dikarî herî cin ji keça te derketiye jinik çû mala xwe keçik di nav nivînan de raketî dît û cin jê derketibû. Pirtûka pîroz İncîl. Silav û rêz xweş ku birayên hêja.